کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە میانی چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی پەیام ڕایگەیاند هەر کاتێک لە هەرێمی کوردستان باسی ئەنجامدانی چاکسازی کرابێت ئەنجامەکەی هیچ بووە. کابینەی نۆیەمیش چاکسازیەکەی لە بڕینی موچەی موچەخۆراندا کورت کردەوە. هەر کەسێکیش بیەوێت چاکسازی بکات دەبێت لە خۆیەوە دەست پێ بکات. لە زەمەنی کاک مەسعودەوە کە سەرۆکی هەرێم بووە یعنی مەسەڵەن هەموو ئومێدێکیان هەڵچنی زۆرێک لەسەرەوەی کە بڵێن سەرۆکی هەرێم ئەو کات و خەریکی چاکسازی کێشەکەوەیە هەر چاکسازیەک کە باسەکرێ دوای تۆ نەتیجەکەی هیچ ئەبینی حتا ئەوشەی چاکسازی ینی خەریکە لە کوردستان دێت چەمک ناشری نەکرێ ینی ئەم چاکسازیان قەتیس کردەوە لە چییە؟ وەڵا لە موچە ئەوەی لە مانگێکە ئەگەر بەوە بگەڕێتەوە لە چاکسازی نەوتاتوانین بە ڕۆژێ بگرە بە چەند سەعاتێ ئەوە بگەڕێن کاکە چاکسازی دەبێت لە خۆ دەست پێ بکردن. چۆن لە خۆ لە خزم و کەس و کار هەر یەک لەوانم هەموو عالەمە زانێت ئەکرێت لە حزبێک لەم دوو حزبەت نزیک 1000 کەس بە مەلاهین دۆلاری ملەتیان لەبەردەست بێ. 1000 کەس. کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە سەردۆسیەی نەوت ڕەخنەی توند لە حکومەتی هەرێم دەگرێت. بەرپرسەکەی کۆمەڵ ئاماژەش بەوە دەکات دەسەڵاتداران شکستەکانیان بە کوردایەتی بە خەڵکی کوردستان دەفرۆشنەوە. پێکەم بە شتێک دەیان ئەم برادرانە ئێستا کە بەغا زۆر بەدەمیان و نایە یان زۆر تەنەزولیان بۆ ناکە یان هەر نەوت بۆ خۆیان بەغاش وەزی پارەی وەنیە بەس بەغا نەقدی پارەی نەقدی دانراوی هەیە و بەغدا ئەتوانێت قەرز بکە و بەغدا کۆمەڵی شت ئەتوانێت بەغدا بکە. ئەمان ئێستا ئەوشمان بە کوردایەتی پێفرۆشنەوە بابم ئەوانە فەشەلی خۆشیان بە کوردایەتی بێمەفرۆشنەوە زۆر عەجیبە فەشەل وڵای ئەمە لەبەرەوە لەوێ دەیانەوێت هەرێمین بکەن هەرێم ئەوە بچووک بکەنەوە ئێمە واز لە پۆستەیەنین لەبەرەوەی هەرێم بابم وانە ئەو پێتەڵێ کوا شەفافێت لە نەوت فرۆشتنەکەتە هەڵێ تۆ بۆ عەقدەکانی من زۆر بە هەرزان کردو من لەگەڵ وڵاتان بۆ نەوت فرۆشتنەکە تۆ عەقدەکانی تۆ بۆ ئەوانەی بۆ قانجازی وڵاتانی بێگانەی بۆ ملەتەکەی خۆت نییە ئەوان نانیان لەو نەوت فرۆشتن و وانە نانیان لەوەدانە ئێستا بەیانی شتێتر پێیا بێ واز لە نەوتێنن بۆ خەڵکێکی تر ئەوان دەسەدەن مەساگەر تیجارێتێتر نازانم شتێک لەم شاخانەی هەرێم شتێکی بە نرخ ببینرێتەوە شاخ هەمووی تەختەکەن و واز لە نەوتێن و خەریکی بارکردنی ئەوە بن لە بەشێکی دیکەی چاوپێکەوتنەکەدا محەممەد حەکیم باز لەوە دەکات کۆمەڵی ئیسلامی هێزێکی سەرڕاستە و قسەی بێکردار و بۆش ناکات. دەشپرسێت کام هێز وەک کۆمەڵ بازی لە پێنا و خەڵکدا داوە. ئێمە زۆر دروشمان بینی خەڵ لە کوردستانە هەڵی کردوانە زۆرمان بینی مەسەڵەن پێش ماوەیەکە وترا لە سەرای ئازادی ئەمە سەرانی هەردوو بنە ماڵە هەڵواسرێن وانە دوایی جوانیش نییە هیچمان نەبینی وانە کە لەوەیە بۆ ماوەیەکی کاتی خەڵکێک خۆڵ بکەیتە چاو خەڵکێک و خەڵکێکی پێهان بدرێ و پێ تەحریز بکرێ ئەمە لە کۆمەڵ ناوەشێتەوە. ئێمە بەڕاستی هەر کاتێ بگەینەوە قسە بکەین کاری بۆکەین و تەحەدایشەکەین لە هەرێمی کوردستانە نازانم کێ لە ئێمە بە هەڵوێستر و بە مووقفترە هەڵوێست و مووقف هەرەوەیە تۆ قسەیە بکەیت و نەیبیتە سەر هەفتەی شوبات ئێمە یەکێ لەو لایەنانە بووین بۆ خەڵک بۆ ناپرس بۆ خەڵکە ناپرسێ بۆ بەس کۆمەڵ دەوری پەیام گیرا و هەوڵی سوتانی درا خۆی مە سێ لایەن من بۆ بەس کۆمەڵ وانە لە سلێمانە باشە کاتی ئەندام پەرلەمانی ئێمە لە هەولێر لێ درێەوە چێ مزاهراکە وەندام پەرلەمانی بەغامان کوردستانمان ئەوە دوایش دەوری ماڵی مامۆستا عەلی باپیرە گیرێ و بەردبارانی مەکتەبی ئەمیر و ماڵی مامۆستا و ئیهانەی کۆمەڵ بۆ جاری ناچوارەم پێنجەم کە کراوە لە هەولێر ئەی باشە خۆمانە بۆ ناپرسن ئەی بۆ بەرامبەر لایەنەکانی تر نەکراوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان وە گەورەترین هێزی ئۆپۆسیۆن ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ستەمکاران بە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی دەزانێت. لە ڕوانگەی کۆمەڵ بڕینی موچەی موچەخۆرانی ڕاستەقینە زوڵمە دەبێت تاڵانی نەوت و خاڵە سنووریەکان ڕابگیرێت و کار بۆ هێنانەوەی پارە دزراوەکان بکرێت.